پلاچی گڵۆپەکان دادەگیرسێنێت بەڵام ماڵەکەی ڕووناک نابێتەوە. سەرهەنجەلال هاوڵاتیەکی گەڕەکی فەرمانبەرانی هەولێرە، وەک خۆی دەیڵێت ماوەی 30 کاتژمێر زیاترە کارەبای پرۆژەی ڕووناچی براوە بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەختەی خۆیان. بەخێرهاتنی تەلەڤیزیۆنی پێیان دەکەم بەخێر بێن سەر چاوان بەڕێزم لە دنیا کاتژمێر هەفتی بەیانیەوە کارەبامان نییە تا ئێستاش نەهاتەوە 2 ڕۆژە ڕۆژی پێشەویش داهاتەوە دەکوژاوە ینی چەند دقیق داهات و دەپچراوە بە بەردەوامی حساب کە 3 ڕۆژەمە کارەبامان نییە. 3 قوتابیم هەیە سەلاجێ مجەمیدێ ڕۆناچی نییە ژیان ببێ کارەبا نابێ بەڕاستی داواکاری مامە زووترین کات چای بکەنەوە گیرگرفتەکە چیە چای بکەنەوە و ئەو خەڵکە لە بێتەوە بە ڕۆناچی. جگە لە هاوڵاتیان کاسبکارانیش بەهۆی نەبوونی کارەباوە کێشەیان بۆ دروست بووە. نانەوایەک دەڵێت بەهۆی نەبوونی کارەباوە ئامێری هەویر شێلانەکەمان کار ناکات. هاوڵاتیەکی خواروی عێراقیش دەڵێت لەم کەشە ساردا کە خاوەنی منداڵین نەهیتەری کارەبا و نەگیزەری ئاوگەرمکردن کار ناکات. ئێستا لەمان لەناو فڕنی سبینە عاتر بینە یعنی پێویستیمان بە کارەبا بچوو گوتمە کارەبا بۆ 24 ساعتی گوتمە ئەلحەمدولillah دەستمان لامش دەچشتەوە بەخۆوەتە حەزانمە سبینەکە ڕاوەستایە کارەبا نەبە مۆریدەکەشمان یعنی چەندە پێمان نەکردی مۆریدەکەشمان لە عاتل بوو مۆلدێ منتیقەش هەڕاوەستایە تقریبا نزیکی چەند دەبیتن لە دوونێ سبینەوە ساعات 8 لۆنۆ نەبتەغیلە حتا ئەو دقیقە ئێستاکە نییە نازم 30 ساعات 32 ساعات چەندە يعني ننتظر الكهرباء ماكو. هەر چاوەڕێی کارەباین و نایەتەوە. ئێمە منداڵ و نەخۆشمان هەیە نازانم بۆچی کارەبا نییە. پەیوەندی بە پرۆژەی ڕووناکیەوە دەکەین هیچ ئەنجامێکی نییە. لە وەتسئەپیش نامە دەنێرین بەڵام وەڵام نادەنەوە. بەڕاستی جەوەکەی ساردا خاوەنی منداڵیشین نەگیزەر کار دەکات نە سۆبەی کارەبایی کار دەکات. راسلتهم أنا على الواتساب ما جابوا لي أي نتيجة. بەشێک لە گەڕەکەکانی شێخ ئەحمەد بنەسڵاوە هاوکاری کۆڕنیش و فەرمانبەران زیاتر لە 30 کاتژمێر کارەبایان نەبووە. جگە لەوەش لە چەندین گەڕەکی تری شاری هەولێر لە ڕۆژێکدا دەیان جار کارەبا هاتۆتەوە و کوژاوەتەوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.